دەچینە تاران و لەوێەوە بەڕێز هۆشنگ شێخی شارزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان میوانمانە و سەبارەت بە عێراق و دراوسەکانی لە پاش هەڵبژاردن گفتوگۆ دەکەین. کاک هۆشنگ بەیانیت باش، سوپاس کە لەگەڵمانیت. هەڵبات وەکو ئێران چۆن لە پرۆسەی هەڵبژاردنی گشتی و پێشوەختی عێراق دەڕوانە؟ سلااو ڕێز بەیانیتان باشتر. دیارە ئێستا ئەنجامی بەرەوەیەکانی هەڵبژاردن لە عێراق بە شێوازێک بە پێشنیار ڕووکە وەک ئەو ئەنجومەکە تا ئێستا هاتنەوە تا ئەنجامی دوایین ئەو ئەنجامانەش لەلایەن کۆمیسیۆنی وەڵای هەڵبژاردنەوە بینە ڕاوگەهاندن، بەڵام شتێکێک دیارە ئەوەیە کە جەریانی تەدری تیار و سادی دەنگێکی باشی بەدەستێنەوە لە تەرەفی کرەوە بەشێکی ئەو هێزانەی کە نزیکتر بوون بە ئەو سیاسەتانەی کە کۆماری ئیسلامی ئێران هەیە هەلایەن کەم لەلایەن معنەویەوە ئەوانەش بەشێکن لە براوەخانی هەڵبژاردن، یعنی چونکە تەسەوڕێک من دەبینم ساز بووە کە تەواو بووە ئێستا سازیەکان هاتوونە سازیەکان هەن دروشمی عێراقی سەربەخۆیان دەدا و عێراقی کە سەقامگیر بێتن و بۆ عێراقیەکان بێت ئەوە بەوەتەی دژایەتی لەگەڵ سیاسەتی ئێرانە کە بە بڕوای من ئەوە لە یعنی لە عەرزی واقعی شتێکی بۆ ڕووی نەداوە، چونکە ڕاستە بەڵکو ئەنجامی هەڵبژاردن ئێستا مەطلوبی وڵاتێک وەک ئێران نەبێتن، بەڵکو مەطلوبەکەی شتێکی دیکە بووە، شتێکی کە زۆر پێی دڵخۆشە بوو، بەڵام لە چەند هەوارە دەبینم کە ئەو دڵخۆشیە لە مەدیەکانی کۆماری ئیسلامی ئێران و لە ناوخۆدا هەیە. یەکی لە بابەتەن ئەوەیە کە هەڵبژاردن لە ڕەوش و دۆخێکی سەقامگیرەوە بەڕێوە چووکە کێشەیەکی ئاسایشی ئەو توینەوە، ئەوە یەکێک لەو تایبەتمەندیانەیە کە خۆ چونکە کۆماری ئیسلامی ئێران تێڕوانینی سەبارەت بە ئاسایشی ناوچەکەوەیە کە ئاسایشی عێراق ئاسایشی ئیرانی بە دوای خۆی عینیتن، ئەوە یەکێک لەو بابەتانەیە. بابەتی دیکر ئەوەیە هەر وەکە عەرزی خزمەتم کردم ئەوەیە کە شتێکە کێشەی دایم ناوبەینەدا وەک دیها لە مەدیادا زیاترەدا لە عەرزی واقعدا، ئەوەیەش کە کۆماری ئیسلامی ئێران کارتی زۆرە لە دەستا ئەگەر قرار بێتن پەیوەندی هەبێت و ئەو پەیوەندیە بە ئەو هەندە پەیوەندیەکی تۆڵ و خۆڵە لەگەڵ گروپە شیعەکان و لەگەڵ هەر گروپە سونیەکان و لەگەڵ کوردانیش لە هەرێمی کوردستان. اینجا ئەوە بابەتێکە کە بڕواکەم یعنی ئەنجامی هەڵبژاردن گۆڕانکاریەکی ئەوتوی بنەڕەتی ئەساسی لە پەیوەندی کۆماری ئیسلامی ئێران و عێراق دەساز ناکەتن، بەڵکو بەڵێ بە ئاراستەیەکی ببەتن، بەزە هەندە شتێک زەحمەت بێت، بەزە شتێک ئاسانکاری بۆ بکرێتن، بەڵام لە بنەڕەتدا ئەوە نییە کە گۆڕانکاریەکی ئەساسی بکرێتن، چونکە تو ئەوەندە سنووری هاوبەشت هەیە، ئەوەندە علاقاتی ئابووریت هەیە، بێژگە لە پەیوەندی سیاسەتەکان و پەیوەندی دیپلۆماتیک و هەروە ئەو پەیوەندیانە لەبارەی ئاسایشی پێکەوەیان هەیە و دوایتر ئەو هاوبەشی مێژوویی و هاوبەشی بیر و باوەڕ و ڕاو و مەذهب و ئەوانەش هەموو کە سەرڕای ئەوانە هەموو بە تەئسیر و کاریگەرن لەناو ئەو پەیوەندی هەردوو لایەن. باشە کاک هۆشنگ، باس لەو کردوتت ئێران هەمیشە ئەگەر هەست بە سەقامگیری لە عێراق بکات، یعنی وا وێنای دەکات کە سەقامگیری لە ئێرانیشێ. ئەم فکری ئێران بۆ یعنی وڵاتی ئێران بۆ چێ میشە وا بیرەکاتەوە کە بۆنونە سەقامگیری لە عێراقدا هەبێت دەبێت هۆکارێک بە سەقامگیری لە وڵاتی ئێرانیشتا؟ یەکێک لەو هۆکارانەی کە ئەو هەستە دروستە کاتەنیت ئەو دراوسێبوونی ئێران و عێراق، یعنی دواتر ئەو هەندە نوری هاوبەشیان هەیە، ئەوە کە ئەگەر حکوومەت لە واز بێتن زۆر گرۆپی چەکدا چه حکوومەت لە هەرێمی کوردستان چه حکوومەت لە بەغا لەواز بێتن زۆر گرۆپ سازە بێتن، ئەو گرۆپانە بەشێکی وەک ئەمرازێک بەکار دەهێنرێن لەلایەن زۆر ئەو وڵاتانە کە دژی کۆماری ئیسلامی ئێرانن. ئیجا ئەوە یەکێک لەو تهدیدانە و ئەو گەفە گەورانەیە کە کۆماری ئیسلامی ئێران سەر ئاسایشی خۆی دەبینێتن، ئەو کاتێککە داعش هەبوو و پێشترش گروپی ئەلقاعدە و ئەوانە و گروپەکانی دیکر کە ماوەیەکی زۆرە لە عێراقن، ئەوانە هەمویان لە گشتە بە بڕوای من کۆماری ئیسلامی ئێران تێڕوانینی وایە، یعنی ئەو کاتێک کە حکوومەت لەواز بێتن و دۆخی
آسایشی عراق تک بچیتن او دتوانیتن جلوی هیز و بکارینانی او هیزه چکدارانه که پشتی که زور لعراق چکه و لطرف دیتر و آوانه وقت امروزک به کار بهینه و آمورک لسر کماری اسلامی ایران بود که دانی دو خی آسایشی نام چکش و او قطعا لسر برجواندی کماری اسلامی ایرانی ولازه که ده هبیتن و شوازکی آسایش و دانستاندنی آبوری هبیتن و پیوندکانی تون دور بکتن لناو چکه دا و بی هبیتن لاین کم ولازکی بهیز بید نالن ولازکی هجمون بیتن ولازکی بهیز بید لناو چکه دا و وقت اکتورکی ناوچه‌ای جمع بکتن یاری سیاسی لو سطح دابتن او کاتا او ولاتا بدوی سقامگیری و آسایش داده بیتن نه تکوردانی دوخی آسایشی که کماری اسلامی ایرانش و بروی من استا لو قناغه دایم باڵێ کاگۆشنگ ئاماژەت بە خاڵێکدا کە جێی سەرنجە و گرنگیشە بەڵێ بە پێی دەرئەنجامەکان جارێ یەکلای نەبووەتەوانێ کێ دەبێتە براوەی کۆی گشتی پرۆسەکە وەکو ئاماژەت پێدا ڕاوتی سەدر بەڵێ لە پێشەنگە بەڵام پرۆسەکە خۆی لە خۆیدا ئارام بوو و باز لە سەرکەوتووی دەکرێت باشە ئەم ئارامیە ڕنگدانەوەی دەبێت لەسەر زوو پێگەێنانی حکوومەت وەکو چاودێرێک کە لە وڵاتێکی دراوسێەوە هەژمونێکی هەیە لە ناوچەکەدا پێت وایە ئەم پرۆسە ئارامەی کە بەڕێوە چوو بە ئارامیش حکوومەت و سەرۆکایەتیەکان پێکەێنێت لە دواترە؟ ئەو شتێکی ئێستا دەبینم چونکە یەکێک لەو ڕاستی مەجهولانە ئەو شتێک کە نادیارە بۆمان و دەرنەکەوت و ئێستا ڕفتاری سەدرە سید مقتدا سەدر هەمیشە ڕفتارێکی یعنی گۆڕانکاری لە ناو ڕفتارەکانیدا هەیە ئەو ڕۆژە لەو بەرەیە بەیانی لە بەرەی دیکترە ئەو گۆڕانکاریانە لە ناو هەلویستەکانی سیاسی سید مقتدا سەدر ئەوەمان پیشە نەدەچێت یعنی تەبارەت بە پێکینانی کوترەی ئەکبەر دەبی کێم یعنی بەهێمنایەتی و ئارامی لەسەری باخوێن نە بە ڕیسکەوە بابەتی دیکر ئەوەیە کە تویتێکی لێدا بوو کە من کوترەی ئەکبەر ئێمە ڕادەگەینین بەیانی دوای ئەوە کە ئەو ئەنجامانە لەلایەن کمیسیۆنەوە ڕابگەێنن و ئەو کاتە ئێمە دەتوانن ئەو کوتەیە پێی بینین و قسەی باشکرەوە لەلایەن ئەوەنەوە ئێجا ئەوە وەک دیهار مەترسیەک بە بڕۆی من سازەکەتن لە پێکینانی حکوومەتەوە با زۆر بە فۆکتایی و کورتی کورمانجی پێتان بڵێم ئەو شتەی کە لە عێراق بە بڕۆی من کاریگەرە لە پێکینانی حکوومەت تەنانەت ئەو کورسیانە نین کە بگەنە 165 و حتی بگەنە 200ش ئەو شتێک کە زۆر لە عێراق دەتوانێتن کاریگەر بێتن ئەوەیە کە هێزی شارع بەشەکە هێزی سیاسی بەشەکە و ئەوەی کە دەتوانێتن جوڵە بە هێزی چەکدار بکات ئەوەش بەشەکە یعنی ئەگەر ئەوەنە پێکەوە لە یەک ئاراستەوە نەڕۆن پێشە دروستە بێتن بڕواکەم یعنی حولی کۆماری ئیسلامی ئێران ئەوە دەبێتن کە ئەو کێشەیە ساز نەبێتن بەڵکو بتوانن بە سازشێک و بە ڕێککەوتنێک تەحالوف ساز بکرێتن و بە شێوازێکەوە ئەو هەوڵبەندیە لە ناو هۆڵی پارلمانەوە ساز بکرێتن تا ئێستا ئەگەر ئەو دەستە دەرەکیانە یەوە تایبەت یعنی کاری بەدەفەرمو باشە کاک خۆشنگ باست لە پەیوەندیەکانی نێوان عراق و هەرێمی کوردستان کرد و باست لەوە کرد کە عراق بۆ ببوورە باست لە پەیوەندیەکانی عراق و ئێران کرد و باست لەوە کرد کە پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتە چەند گرنگە بۆ یەک بەڵام دەمێت بزانم دوێنێ تا چەندێک ئێران و میدیای ئێرانی و دەسەڵاتدارانی ئێران تا چەندێک چاویان لەسەر ئەم هەڵبژاردنە بوو کە دوێنێ لە عراقدا بەڕێوە چوو بەڵێ هەر وەک وڵاتێکی دراوسەی کە ئەو هەندە پەیوەندیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە خۆ تەبیعیە یعنی چاودێری ئەو هەڵبژاردنەش بکرێتن بەڵام ئەو هەندە من قسەیەکم هەیە ئەوەیش بابەتی ئەو تەسەوڕەیە کە لەسەر ئێران هەیە تەبارەت بە پرسەکانی عێراق کە زۆر عێراقیان پێیان وایە کە هەر جۆڵەیەک لە هێز بکرێتن و هەر کارێک و هەر هەڵبژاردنێک و هەر بڕیارێکی سیاسی بێتن حتما کۆماری ئیسلامی ئێران قامپی پێوە و دەستی پێوە یعنی ڕاستی وانە بوو یعنی مەدیای ناوخۆیی ئێران ئێستا سەرخالی کێشەکانی خۆیانن و دوایتر لە سیاسەتی دەرەوەش پەرسی پەیوەندی ئێران لەگەڵ ئەو دۆستیە ئەتۆمیە و بەحتی بوتوێژی ئەتۆمی و لە دواتر حتا پرسی باکووری ئێران و باسی ئازەربایجان و ئەو
جۆڵەی کە ئازەربایجان لەوێ ئەکەتن ئێستا لە ڕۆژەوی مەدیاکان دانەوە بەحثی عێراق لە ئاستی دویەمدا بووە ئاستی سێیەمدا بووە یعنی یەکیماتی نەبووە لە بواری ئەجێندای مدیاییەوە بەڵکو ئێستا بێتە سەرەوە دوایە و ئەنجام هەڵبژاردنەوە ئەوە وەک شوکێکنەوە بن بەڵام ئەوە نەشوکە نامفاجەیەکی گەورەیە شەوەڕوانی ئەوە دەکرا لە ئێرانیش ئەو تێڕوانی نەهەبوو کە بەڵێ ئەو دەرک و ئەو بیر و باوەڕە هەبوو کە گۆڕانکاریەک لە جیلی نوێی عێراقیدا کراوە ئەو جیلی نوە هاتووە سەرەوە و نەڕۆزیبوون و ئەو یەندەلیە و ئەو فەسادە ئەوە خۆی دەبێتە هۆکاری گۆڕانکاریەکی بەشێکی دەسەڵاتدارانی عێراق بەڵام ئەوەش لەبیر نەکەین یعنی ئەو گۆڕانکاریە ئەو تۆی نییە کە بڵێن تەواوە ئیدی هیچ پەیوەندیەک نابینێتن بەڵکو ئەو پەیوەندیە هەندە توندوتۆڵ و قۆلە و قۆڵایی ئەو پەیوەندیە بە جدی لە نۆمالی هەم شیعەدا هەم لەگەڵ پێکاتەکانی دیکە لەگەڵ وڵاتی ئێران لە عێراقدا بە بڕۆی من ئەوە دەرفەتێکە کە دەتوانێتن ئەو پەیوەندیە ئابوووریانە و پەیوەندی سیاسیانە جدیتریش بکەتن لە ئەو کاتێک کە ئەمریکاش بە ئەو هێزەکانی خۆی دەکشێنەوە و لە عێراق دەڕۆت. باڵە کاگۆشنگ بابەتی هەردوو جەمسەری ناوچەکە ئێران و سعودیە کە لە ماوەی ڕابردووە چەند جەولەیەک چەند گەڕێکی گفتوگویان ئەنجامداوە دەوترێت عێراق زەمینەی بە یەکگەیشتنی هەردوو جەمسەرەکەی ناوچەکەمانە. هەڵبات ئەم عێراقا بەم سەقامگیریە و بەم ئارامی کە هەڵبژاردنەکە بەڕێوە چوو دیسانەوە دەبێتەوە بە ناوەند و بە گۆڕەپانێک درێژەی پێدەدرێت لە دوام هەڵبژاردنەش بۆ بە یەکگەیشتنی ڕیاض و تاهران. بڕواکەم ئێستا لەو خۆناغا تێپەر بووە ئەو پەیوەندیە یعنی دوای چەند دانیشتن ئێستا ئیدی کۆماری ئیسلامی ئێران و عەرەبستان دەتوانن سعودیە دەتوانن پێکەوە دابنشن و ئەو کێشانە چارەسەر بکەن حتا گەرە ئەو حەولە لەلایەن عێراقش نەبێت بەڵام ئەو حەولە دیساش لەلایەن عێراق درێژە پێدەدرێتن چونکە لە تەرەفێکەوە چاولی بکەن هەر بۆ وەک نمونەیەک شارە پێ بکەین ئەو سەردانەی سەید مقتەداستەر لە ساڵانی پێشوو لە بیرتان بێتن بۆ سعودیە و ئەو وتارێکە لەوێ بوو هەر وتاری واش یعنی نمونەی ئەو وتارەش لە سەبارەت بە ئیرانی هەیە جا ئەوە دەبێتە هۆکارێک لە عەرەبایەتی خۆی لەو پەیوەندیە لەگەڵ عەرەبستانی سعودی بەکاربێنێتن ئەو هەویەیە و لە تەرەف دیکە شیعەبوونی خۆی پەیوەندی خۆیان و ئەوە کە ئەو پەیوەندیەکی مێژوویە ئەوەش لەگەڵ ئێران بەکاربێنێتن دیسان یعنی عێراق لەسەر بەرژیوەندی استراتێژیکی عێراقە کە ببێتە جێگایەک بوو ئەو موازنەیە و بتوانێتن ئەو باڵانسی هێزە ڕابگرێتن ئینجا سەبارەت بەوە بە بڕوای من ئەو حەولە هەر لە ئارا دەبێتن مستەفا کاظمی بمێنێت یا نەمێنێتن ئەو حەولە لە عێراق دەمێنێتن چونکە بۆ ئەوە چونکە دروشمی عێراقیەکان و دروشمی پەشی ئێستا کە دەنگی باشی بەدەستێنەوە بە پێی ئەو ئەنجامە سەرەتایی هەڵبژاردن ئەوەیە کە نابێتن عێراق گۆڕەپانی ڕکابەری و ململانە بێتن ئێجا ئەوە کە چه ئاستێک دەتوانێتن ئەنجام بگریتن و بێتە یعنی ڕووی بداتن ئەوە شتێکێک کە لە داهاتوو دەتوانین لەبارەی قسە بکەین بەڵام ئەو حەولە بە بڕوای من لە ئارادا دەبێتن لەلایەن حکوومەتی نو عێراق هەر کەس کە ببێتە سەرۆکوەزیران و سەرۆکحکوومەت و هەول بۆ ئەو شتە دەدەن کە بە بڕوای من ئێستا قۆناغی پەیوەندی ئێران و سعودیاش لەو قۆناغت تێپەر بووە کە یعنی پێویستی بە کەسێک ببێتن کە ئەو ناوبژیوانیە بکاتن بەڵام دیسان ئەو حەولە لەلایەن عێراقەوە دەبێتن و کۆماری ئیسلامی ئێران و عەرەبستانی سعودیشی زانیاری باشە مەبەستە ئەوەیە یعنی عێراق کرێتە دەرەوەی ئەم هاوکێشەیە بە قسەکان واگات کە ئیتر لە بین دووکانە منەتیان بە عێراق نامێنێ بەم شێوەیە پەیوەندیەکانیان چۆتە پێشەوە یاخود عێراق هەر خاڵی بە یەکگەیشتنەوێت چۆن عومان خاڵی بە یەکگەشتنی زۆرێک لە ناکوکانی ئەم سەرزەویەم عێراق ئەم ڕۆڵەی نامێنێت یاخۆیتە پێویست ناکات. نەمەسەلە ئەوەیە کە ئیدی پێویست ناکەتن ئەو ناوبژیوانەیە کە سۆسرا و قرار نییە یعنی بەنیابەتەوە لەگەڵ عێراق هەمیشە پەیوەندی بکرێتن عەرەبستانی سعودی و ئێران پەیوەندی مێژووییان پێکەوە بوو ئەو کێشەیە لەو چەند ساڵەدا ڕۆیدا و یەکێک لەو گۆڕەپانانەی کە کێشەش لەسەری هەبوو عێراق بوو بژگە یەمەن و
زۆر کێشەی دیتری شەبوو لە ناوچەکەدا بەڵام ئێستا کە عێراق بوو هۆکاری ئەو ناوبژیوانیەوە بوو بە عاملێک ئەوە بە یەکتر نزیک بنەوە بە بڕوای من لەسەر بەرژەوەندی عێراقش بوو عێراقش هەندە علاقای نابیتن خۆی هەر ڕۆژ لەو ناوبینە ناوبژیوانی کە عێراقش کێشەی خۆی هەیە و سەرقالی کێشەکانی خۆیان بن و کۆمەڵی ئیسلامی ایران و عەرەبستان سعودی لە ڕیاض و لە تاران بە بڕوای من دەتوانن بە ڕێککەوتنی باشتر بگەن بەڵام یەکێک لەو خاڵانەی کە سەردا ڕێککەوتن دەبێ هەبێتن لە سەرەتاوە بوو چارەسەرکردن ئەو دۆخی عێراقە کە بڕۆی من یعنی تێڕوانینی کۆماری ئیسلامی ایران سەبارەت بە عێراق دیارە ئێجا ئێستا دەبی چاوەڕوانی تێڕوانینی عەرەبستانی سعودی بن کە ئەوان بە چه ئاراستەیەکەوە دەڕۆن باشە کاکۆشنگ دەبێ بگەڕێنەوە سەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی ببوورە ماوەی چەند ڕۆژێکە مە لە هەڵبژاردنین ئەوەندە باسی عێراق و هەرێمی کوردستانمان کردووە من هێشتا لە مێشکم دەرنەچووە دەبێ بگەڕێنەوە سەر پەیوەندیەکانی ئێران و عێراق پێت وایە بە هەمان سیاسەتی خۆی ئێران لەمە دووە مامەڵە لەگەڵ حکوومەتی نوێ و سیاسەتی نوێ و گۆڕپانی سیاسی نوێی عێراقدا بکات یاخود ئەوەی کە بەپێی کابینین و ئەمانش گۆڕانکاری لە سیاسەتی مامەڵەکانیاندا دەکەن بەشێکی ئەو سیاسەتانە یعنی سیاسەتی پۆل و سیاسەتی استراتژیکی کۆماری ئیسلامی ایران کە سەبارەت بە عێراق گۆڕانکاری پێیا بە حکوومەت و باوەکەی کابینایی بێتن و بڕۆتن گۆڕانکاری تیا ساز نابێتن بەڵام ئەوەلەن شێوازی دیپلۆماسیەت و شێوازی گفتگۆ و ئەوانە چه کەسانێک نزیکە بنەوە لەو وزارەتانە و لەو بنکانەی حکومی و مؤسساتانە ئەوە بەشێکی ئیدی یعنی ڕۆیەی سیاسەتە نە ژێرخایەنەکەی ئەو بابەتە گۆڕانکاری دەتوانێت بەخۆوە ببینیتن بەڵام شتێکمان لەبیر نەچێتن یعنی ئێستا ئەو جەریان و ئەو تەیاری سەردی و کوترەی سەردی ئەوانە کەسانێک نەبوونە دەرەوەی دەسەڵات بن و تازە یەکەم ڕۆژیان ببێتن بێنە ناو دەسەڵاتەوە بەشێکی زۆر وزارەتەکانی عێراقی بەدەستی ئەوانە بووە و دۆخی ئێستا عێراقیش بەشێکی زۆر بەرهەمیانەوەیە بەڵام تەنها هونەرێکیان کە هەیە لە ئەوەدایە کە هاوکاتێ دەتوانن لە دەسەڵاتدا بن ڕۆلی ئۆپۆزیسیۆنیش دەگێڕێنێ ئێستا ئیدی بە بڕوای من ئەو دەرفەتەیەش لێیان دەسێنێتەوە و ئیدی دەبی ئەو ڕۆلە وەک ڕۆڵێکی پۆزیسیۆن و وەک ڕۆڵێکی دەسەڵاتدار بگێڕن بەڵام ئەوە زۆر گۆڕانکاری بەخۆدا نابینین لە پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ایران و لەگەڵ حکوومەتی عێراق کاکۆشنگ کەواتە دەمێ پرسیاری ئەوت لێ بکەم تۆکو چاودێرێکی سیاسی لە دەرەوەی عێراقی وێنەکان باشتر دەبینی هەمیشە کاتێک لە دوورەوەی وێنەکان باشتر بە تۆ دەکات کەواتە پێت وایە ئەو گۆڕانکاری نەخشەی سیاسی کە لەناو عێراقدا باس دەکرێت ڕوونەدات بە هەمان شێوازی ڕابردوو سیاست بکرێت لە عێراقدا بڕۆکەم یعنی ئەو حولە لە ئۆرەدۆیەکە گۆڕانکاری بکرێت یعنی چونکە بەشێکی دروشمی ئەو دەسەڵاتداران و ئەو ئەحزابانە ئەوە بووە ڕێژەی بەشدار بووان ڕێژەی بایکۆت و دەنگی سۆتەنەوە ئەوانە هەموو شتێک پێشانەدەن کە دەبی گۆڕانکاری لە سیاستدا بکرێتن و ئێستا گوتم ئەو جیلەیەکە دەورانی سادام حوسێن و بەعسی نەدی بوو ئێستا مافی دەنگانی هەیە لە ساڵی 2003 کە هەلەدایک بووە ئێجا چ بگەیتە ئەوانە کە هەر مناڵ بوونە لەو کاتەوە ئێستا گەنجین و بەشداری ئەو پرۆسە سیاسیانە دەکەن و زۆریانش هەر بایکۆتی ئەو پرۆسەی هەڵبژاردنیان کرد ئەوانە بە تکراری شتێک پێشانمانەدەن کە ئەگە ئەو گروپە سیاسیانە حتما یعنی ویژنی چەند ساڵی داهاتوو دەبینن و سەبارەت بەوە گۆڕانکاری لە بەشێکی سیاسەتەکانی خۆیان لە بەشی خزمەتگوزاری بۆ جەماعەت و بۆ خەڵکی عێراق دەکەن بەڵام شتێکیش هەیە هەموو توانایی لە دەستی ئەو گروپانەدا نییە و لە دەستی ئەو ئەحزابانەدا نییە چاولێ بکەن ئێستا کێشەیەکی وەک کێشەی خەمیس خەنجەر و محەممەد حەزبوسی دەڕۆتن لە ئەنقەرە و لە سەردانی ئەردۆغانەوە باسی دەکرێتن یعنی لەو بابەتە من بڕواکەم یعنی بەشێکی ئەو هەولانە لە ئۆرەدایە کە هێزێکی وەک تورکیا وەک عەرەبستانی سعودی و ئەمریکەکان کە ئێستا هەر بریتانیاش کە دیسا هاتووە ئاراوە دەهەوێتن ڕۆڵێکی جدی بگەڕێنێتن و یەکێک لەو کەسانش کە حتا ناوی دەبرێتن بۆ سەر حکوومەتی عێراقیش کە نزیکە بە بریتانیاکان بە بڕوای من ئەوانە هەموو پێکەوە ئەو دۆسیەیە ئالۆسترەکەن و ئەوە یاد لە دەرگایەک بەڵێ یاد لە دەرگای بابەتێکی زۆر هەستیارە باشە هێز ویلایەنەکانی عێراقن خۆیان دایانێ بچنە پایتەختەکانی وڵاتانی چواردەور
یاخود دوورتریش بڕۆین کێشەکان چارەسەر بکەن یان ئەوە هەژمونی وڵاتانی دراوسێ عێراقە و ئەیانێت عێراق هەر بەم شێوەیە بێت تاکو ئەوان بەم شێوەیە تەدەخل بکەن چونکە لە عێراقا دەوترێت ئەو وڵاتانی دەوروبەر هەندێک جا ئەوەندە تەداخل دەکەن کە ناو عێراق ئەشێوێن و ئەیەن بەیەکە کامیانە خەتاکە بۆ کێ گەڕێنیتەوە؟ ئەگەر بم هەوێتن زۆر بێلایەنی قسە بکەم سەر ئەو بابەتە ڕاستی گرێداری بە هەردوو بابەت و هەردوو تەوەرەیە بەڵام شتێکی کە پێکە زۆر پێ دیارە ئەوەیە لە ناوخۆی عێراق تۆ لەگەڵ هێزێکی یعنی کە لەسەر بەرژەوەندی هاوبەش وەک شتێکی کە ئالا بێتن لەسەرەوەی هەموو شت بێتن وەک هەندێک نەریت و هەندێک ئەرزشی پرەنسیپی عێراقی یعنی ڕوبەڕوونی لەگەڵەوەنە تو لە تورکیا لە بەشێکی پرەنسیپی هەیە بە ناوی پرەنسیپی تورکیا کە گۆڕانکاری تێیان نییە پیرۆزە لە کۆماری ئیسلامی ئێران وە لە وڵاتانی دیکردوە بەڵام لە عێراق دەبینی هەر گۆڕانکاریەک مجازە یعنی ئەو تەنانەت ئەو شتێک کە ئێستا وەک هێلێکی سۆراتوە ببەیە لە باسیناوتن باسی پەیوەندی لەگەڵ ئیسرائیلەوە ئەوە کەمەک ئیدی بووە هێلێکی سۆر بەڵام هەر شتێکی دیکرد یعنی دەکرێتن لە ناوخۆی عێراقەوە ئەوجا ئەو بابەتە بە بڕوای من یعنی بیرۆکەیەک سەبارەت بە بەرژەوەندی هاوبەش بە هەندێک شتی پیرۆزی هاوبەش لە ناوخۆی عێراقدا ساز نەبووە یعنی ئەو حسە ناسیۆنالیستی و ئەو حسە وەتەنیە ئەو هەستە وەتەنیە لاوازە ئێجا ئەوە بووە بە هۆکار کە ئێستا گەشە دەدەتەوە ئەوە ڕۆژ بۆ ڕۆژ زیاترە بین من لە دەرەوە دەبینم لە عێراق ینی ئەو عێراقانیە کە لە ساڵی 2005 و لە ساڵی حتا 2014 هەڵبژاردندا هەبوو ئێستا زۆر گۆڕانکاری پێوە دیارە و دەبینیم کە ئەوە زیاترە بێتن بەڵام ئەوە شتێکە کە بەشێکی زۆریش دەگەڕێتەوە بوو بەرپرسانی ناوخۆی عێراقی ئەو بەرپرسانە زۆریان ئیدی ئەوە دیارە یەکێک وەک خەمیس خەنجەر ئەڕۆت لە ئەنقەرەدا نشیتن دوای حەلبوسی ئەچێتن حتا حاضر نابن لە یەک هۆڵەوە لەگەل یەکەوە بنشن دەبی ئەردۆغان لەگەل یەکە جیاجیا دانیشێتن ئێجا بەڵام ئەو هەولەیکە لە ئۆرۆدۆیە لە ناوچووکە بە تایبەت لەلایەن تورکیاوە کە ئێستا یەکێک لەو فاکتۆرانە تازایانەیە لە سیاسەتی دەرەوەی تورکی عێراق بە جدی یعنی تەداخلی کێشەکانی ناوخۆیەکە و عەرەبستانش کە پێشووتر هەبووە ئەوانە بە بڕوای من ئەو کێشەیە کەمە کاڵوسەر دەکەن لە قەتەریش لە بیرمان نەچیتن و هەروە ئیماراتیش کە دەیەوێتن ڕۆڵ بگەڕێنیتن لەو بینە بەڵێ بەڕێز هۆشنگ شەیخی شارەزای پەیوەندیان نێودەوڵەتیەکان سوپاس کە لێەوە لەگەڵمانە بوویت لە تارانەوە سپاس پامەکە بوونی شەنابێت